سەگ وتراوەکە بۆ وەفا و مرۆڤ دۆستە. هەندێک جار هەر ئەو سەگا بێتە بکوژی مرۆڤ. بەپێی داتایەکی نافەرمی کە لە هەرێمی کوردستانە تەنها ئەمساڵ 10 کەس بۆی پەلاماردانی سەگە بێلانەکانەوە تووشی مردن بوونە یاخود گەیاندراون بە لێواری مەرگ کە زۆر جار ئەم ئاژەڵانە هۆکار بوونە. ساڵانە لە جیانە 6,000 کەس بەهۆی پەلاماردانی ئاژەڵانی بێلانەوە لە ناویانە سەگ کە لە ئێستایە بۆ بە باو لە ناو شار و باخچە و تەنانەت سەرشەقامەکانیشە تووشی پەلاماردانە بن و ژیانیان نزیکە بێتەوە لە مردن. لە وڵاتێکی وەکو ئەمریکا و بەریتانیا ساڵانە 10 نەفەر بەهۆی پەلاماردانی سەگەوە تووشی مردنە بن. مەترسیەکە چ کاتێک زیابێت ئەگەر هاتوو ئەم ئاژەڵا هەڵگری ڤایرۆسی ڕێیبز کە لای خۆمان بەهاری سەگ ناسراوە خۆی لە ڕاستیە ڕێوی و ڕاکۆن و چەند جۆرێکی تری ئاژەڵ شەمشەمەکوێرە ئەمانە ئەکرێ هەڵگری ئەم ڤایرۆسە بن و هەمان هاوشێوەی سەگ مەترسی بۆ سەر ئینسان دروستکەن. مەترسیەکە چییە ئەم ڤایرۆسە؟ ئەم ڤایرۆسە ڕاستەوخۆ سیستەمی بەرگری نێرڤە سیستەم واتە سیستەمی دەماری مێشکی ئینسان لە کارەخات. تەنانەت لە ماوەیەکی کەمان نزیکە کاتەوە لە مردن. چی بکەین بۆ ئەم حاڵەتە بۆی کە ئێمە لەم مەترسیە دوورکەوینەوە یاخود ژیانمان پارێزراو بێت. وا دانێنم حاڵەتە ئەم کەسە تووشی پەلاماردانی سەگ بووە ئێمە چی بۆ بکەین وەکو فریاگوزاری سەرەتایی بۆ ئەوەی کەوا ژیانی پارێزراو بێت. خاڵ یەکەم پێویستەکە ئەو شوێنەی کەوا کەسەکە تووشی پەلامارەکە بۆ لەلایەن سەگەکەوە بۆم شێوازە بە ئاو بشۆرێت بۆی کەوا ئەگەر لیکی سەگەکە لەسەر پێستەکەی مابێت بەم شێوازە لەسەری ئەڕات بە شۆردنەکە و مەترسی هەڵمژینەکەی کەمترە بێت کە بڕاتە سووڕی خوێنە. پاشان ئەم شوێنەی کەوا سەگەکە پەلاماریاوە بە پەڕۆیەک یاخود لە فافێک بە جوانی بیپێچین تاوەکو ئەیگەێنینە نزیکترین نەخۆشخانە یاخود بنکەی تەندروستی. لە هەموو حاڵەتێکا باش وایە لە هەر پەلاماردانی ئاژەڵێکی بێلانە ئەگەر سەگ بێت یاخود ڕێوی بێ یاخود گورگ بێ یاخود هەر ئاژەڵێکی کە بێ ببرێتە نەخۆشخانە و دەرزی دژەهاری سەگ ئەو ڤایرۆسێکەوە سەگەکە تووشی بووە. ئەم دەرزیە بۆ کەسەکە بکرێت بۆ پاراستنی ژیانی کەسەکە. هۆکاری پەلاماردانی سەگە بێلانەکان لەسەر جادە و کۆڵانەکانە ئەکرێت سەگەکە بەهۆی برسێتیەوە بێت تووشی ینی پەلاماری کەسەکە بات یاخود هەڵگری ڤایرۆسەکە بێت کە ئەمە وا لە سەگەکە کات پەلاماری ئەو کەسانە بە کەوا لە نزیکردنەوە یاخود هەنێ جار سەگەکە لە ترسی خۆیە وەکو بەرگری پەلاماری ئەو کەسادا کە لە نزیکێتی. لە هەموو حاڵەتەکانە تۆ ئەگەر کەسێک تووشی پەلاماردان بوو پێویستەکە هەمان کردێت فریاگوزاری سەرەتایی بۆ جێبەجێکەی بۆ بیگەینتە نزیکترین بنکە تاوەکو ژیانی پارێزراو بێت. سمارت وەرچەرخانە